لەگەڵ دەستپێکردنی پاڵەوانەتییانەکانی عێراق لە شاری سلێمانی دەستی کاتیەکێتی تۆپی سەرمێزی عێراق خولێکی ناوبژیوانی بۆ سەرجەم ناوبژیوانەی پاڵەوانتیەکە کردەوە. خولەکە بۆ ماوەی ڕۆژێک بەردەوام بوو وانەبێژی نێودەوڵەتی و سەرۆکی ناوبژیوانی کیشۆری ئەفریقیا و جەگیری سەرۆکی ناوبژیوانی وڵاتی عەرەب وانەکان دەڵێنەوە. کردنەوەی خولەکە بۆ گەیاندنی زانیاریە بە ناوبژیوانان لەسەر ئەو گۆڕانکاریانەی لە یاسای یاریەکەدا هاتوو ناوبژیوانانی عێراقیش بێبەش بوون لەو زانیاریانە. بەڕیاریشە سەرجەم ناوبژیوان بەو یاسا تازانەی بەسەر یاری تۆپی سەرمێز داهاتووە کار بکەن. رئيس لجنة حكام أفريقيا ونائب رئيس لجنة حكام العرب. خۆشحاڵم کە بۆ شەشەم جارە سەردانی وڵاتی عێراق دەکەم و لێرە بوونمان هەیە. بڕیار بوو بە مەبەستی کردنەوەی خولێک ڕووبکەمە وڵاتی هیندستان، بەڵام بە باشم زانی جارێکی تر بێمەوە عێراق. ئامانجمان لە کردنەوەی ئەم خولە بۆ بەرەو پێشبردننی ئاستی ناوبژیوانانی تۆپی سەرمێزی عێراقا بۆ ئەوەی لەو گۆڕانکاریانەی لە یاسای تۆپی سەرمێز ڕووی داوە بە ناوبژیوانان بڵێینەوە و بگاتە دەستیان. ئێمە ئامادەی یاریەکانی پاڵەوانەتی عێراق بووین کە ئاستێکی بەهێزی هەبوو. چەندی ناوبژیوانیش یاریەکانیان بەڕێوە دەبرد، بە تایبەتی سێ ناوبژیوانی ئافرەت کە ئەوەش جێگەی خۆشحاڵیە. هیوادارم ناوبژیوانانی عێراق بتوانن بۆ ساڵی 2020 ببنە نوێنەری وڵاتەکەیان لە پاڵەوانەتیەکانی جیهان و ئۆلۆمپیات و ئاسیا وڵاتانی عەرەب، چونکە ئاستی ناوبژیوانان پێویستی زیاتری بە بەرەو پێش چوون هەیە. وإن شاء الله بإذن الله بيتفقوا معنا على إن 2020 إن شاء الله